لا بەرەبەیانی ئەمڕۆوە شەپۆڵێکی بەفرباری ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستانی گرتەوە و یەکەم بەفری ئەمساڵ باری لە حاجی ئۆمەرانیش نزیکەی 10 سانتیم بەفرباریوە. لێرە لە حاجی ئۆمەران 5 مانگی ساڵ بەفر دەبارێ و بە یەکێک لە هەرە ناوچە ساردەکانی هەرێمی کوردستان دادەنرێ و لە ئێستادا پلەکانی گەرما لە ژێر سفرەوەن. نێچی گەرمی پێیان دەکەم هەرچەندە زۆر ساردلوانی بەخێرات نێشی گەرم نبنەوە. حاجی ئۆمەران بە دووری نزیکەی 180 کیلومتر دەکەوێت تا ڕۆژهەڵاتی باکووری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە. ساڵانە لە وەرزی زستاندا کەش و هەوایەکی ێزگار زۆر ساردی هەیە. دەتوانین بڵێن حاجی ئۆمەران ساڵەکەی دوو وەرزە وەرزی هاوی بەهارێکی هەیە لەگەڵ وەرزێکی زستانی سارد سەخت. بەهارەکەی لە کەش و هەوای شارەکانی هەرێمی کوردستان سلێمانی و هەولێر و ڕانیە و قەزایەکانی تر دەکات. وەرزستانەکەشی زستانێکی توند و ساردە بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە. شارەدەی حاجی ئۆمەران ناوچەیەکی ساردە و ساڵانە بەفرێکی زۆری لێدەبارێ و هاوڵاتیان پێویستیەکی زۆریان بە سوتەمەنی دەبێ. هاوڵاتیان نیگەرانن لەوەی حکوومەت سوتەمەنی پێویستی بۆ دابین نەکردوون. بەڕاستی ئەمە پێویستمان بە سوتەمەنی هەیە، پێویستمان بەو خزمەتگوزاریە سەرەتاییانە هەیە کە دەبێت بۆمان دابین کرێ. لە پاییز ڕاتا بەهاری یەک بەرمیل سوتەمەنیمان دەدرێتێ کە بەڕاستی بەشی پێداویستەکانمان ناکات تا بەهار. سڵاوت لێوێتن لەگەڵ کەش و هەوای بەفراوی حاجی ئۆمەران چۆنن؟ زۆر سپاس سەرتا بەخێراتن دەکەم. وەڵی کەش و هەوای ئێستا زۆر ساردە، ڕاستی خزمەتگوزاریش زۆر کەمە. ئێستا لە ڕووی پاکردنەوەی جادا تاوەکو ئێستا وازانم ئێستا هاتوونەوە هەروەها ئێمە شێشەمانەیە. ئێستا دەبێت سیارەکان ڕاگرین لە ماڵەوە ڕاگرین لە شوێنێک هەیە گەراج لە گەراجیان باینە ناو گەراجی لەبەرەوەی کە حدودەکان داخراوە کەناڵیش نیە ئێستا ناسای نازانم ڕوو لە شوێ بکەین یعنی یان دەبێت شۆڕکەیەوە خوای بچینەوە لای هەولێر بێ دیاران بێ بچینەوە ئەگەنا یەک ئیشکال لێرە نەماوە. بەڕاستی حاجی ئۆمەران ناوچەیەکی شاخاویە ساڵانە بەفرێکی زۆری دەباری شوێنێک زۆر ساردا بەڕاستی ساڵانە بڵمکە بەفرێکی زۆر دەباری. ئەمە پێویستمان بە سوتەمەنیشی باشە. بەڕاستی حکوومەت پێویستە سوتەمەنیشی چاکمان بۆ دابین بکات. بەڕاستی ئەمە ئەو ساڵێک بەرمی نەفتەمەرگ ئەو بەرمی نەفتەوەش ئێستاکانە سەرفمان کردووە. بەڕاستی ئەو خەڵکانە ئێستاکانە حاڵ گوزەرانن بڕێم بەو شێوەیە بڕ نەفتە کەش گران نەفتەکەم پێ ناکرێت. ئەگەر حکوومەت بڕم یارمەتیمان نەدا ئەوە نەکا حکوومەت بەڕاستی ئەمە ناتوانین لەو قەیرانەیدا لەوەیدا بخۆمان بتوانین سوتەمەنی بخۆمان پەیداکەن. حاجی ئۆمەران خاوەن مەرزێکی نێودەوڵەتیە و هاوڵاتیانی ئەو ناوچەیە گوزەرانیان لەسەر ئەو مەرزەیە و زیاتر لە مانگێکە مەرزەکەی بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان لەلایەن وڵاتی ئێرانەوە داخراوە و تاوەکو ئێستاش هیچ ئاسۆیەکی ڕوون نییە بۆ کردنەوەی مەرزی حاجی ئۆمەران. لەگەڵ یەکەم بەفربارین لە حاجی ئۆمەران پلەکانی گەرما بە تەواوەتی دابەزیون. لە ئێستاشدا هاوڵاتیان بەهۆی بێکاریان لە حاجی ئۆمەرانەوە سەرقاڵی یاریکردنن بە ئۆتۆمبیلەکانیان. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.